لە دوای ئەنجامدانی نوێژی عەسر مام حاجیە بە تەمەنەکان ڕوودەکەنە نزیک دیواری مزگەوتەکان و دادەنیشتن و یاریدامە ئەنجام دەدەن. من ئێستا لە یەکێک لە گەڕەکە میلیەکانی شاری هەولێرم لێرە کۆمەڵێک مام حاجی دانیشتون و سەڕیان گرتو بۆ یاریدامە ئەنجام بدەن. من دەمەوێت ڕاستەوخۆ بڕۆمە لای خۆیان چۆن یاری دەکەن هەر بۆ خۆشیە یا خۆشی هیچ ئیشت کەماننی سعات چاران ئێواران دینەوە ئێرانە لێرە یاری دەکەین و هەتا ئێوارێ سارگەمە برتوان سێ مامەلی چارم برتۆ سێ برتۆ یەک گەمەشنانە قەیمەک کاکە یەک چوونە دۆڕەتی قەیمەکەم کردیا گوێ دەست بەوەی مەکە با دەست بە جوان نەکەمەوە ئەوە پێت برێ بۆ تەلەڤیزیۆنە قەیمەکەم کرد لە بردنەوەی حسێب بکەی کاکە قەیمە چ کردیا ئەوکە بەگشتی چەند گەمەت بردیتەوە سێگەمە برتۆ ئارێ وەڵا گەمەشتی دۆڕاندیە تا نم دۆڕەتی گەمەکە دۆڕان کاخاتلو عنادی دەکەین بەخۆ لە بیری نماسێتی باشە کاکە بە قوربانی گوێ ئەو گەمەش بە قوربانی وان بکات لە بیرەکەن هەموو خربنەوە دەورانی دەمەوە کە دەرەقەت چم نهاتن تەنها یەک ئەو نەخۆشەم وەرە سوحبەت لەگەرێک بکە ئەوە بەس دەبۆ جەوگرتنەوە قسەیان ئەرێ وەڵا بەس زەویان دەگرم باشە چێ لێرە لامان باشتر لە گەمەکردن لەگەمەکردن وڵای کوڕێکمان لەگەر ناوی سەرۆیە ئەو نهاتێ ئەو ئەمە گەمەکەی جوانترە سەرۆ وەڵا سەرۆ وەڵا برام سەرۆ کەورتان دەکە ڕۆژانە چەند گەمەی لەم نافسەکە قورعان ئەگەر لێرە بی جارێ من بە ئۆین عەزم لێ بە ئۆین گەمەی بکەم بە ئۆین دەبمەوە بەڵام ئەوانی کە لێرە بە ئۆینیان نییە ینی زۆریان مانزەبار باشە یارزانێکی قەدیمە ئەوەی کە ئۆینی هەبی باشە هەرسی ناوە ینی ئەوانی یاسی ئۆین شتوانی ئەوانی لێرە بەعام ینی لایبەتی باش نییە نانە باش نییە بۆزەوێ دارە باش نییە باشە چەند ساڵ پێویستە بۆ ئەگەر نەفرێک بیوە تاو فێری یاریدامە بێت بە قورعانەوە دەگرێتەوە شەخص هەیە ینی فکر و هۆشی زۆر باشە ئێستا من کات خۆی یەک لە بندیواری بوو محەممەد ڕەحمەتی کە ئەمنەوە کاتی دامە میز نەدەزانی کە دانیشتم بەس تەنها ئەمن ینی شارەزای ئۆینەکانی مندامەوی بەخۆی احترافی کردگوتی بەزەت و دامەی منت زانی پاشە دایم لە دیاردامەشەوە هیچ شوێر نەبووە دەگرێتەوە سە شەخص فکر ینی فکری ئینسان باشە لێرە ڕۆژانە چەند کاتژمێر یاریدامە ئەنجام دەدەن بەخۆی عادەتەن پاش نوێژی عەسران ینی لە پاش نوێژی عەسران کە خەڵک ئیش و کاری نیە دایمەن ینی پاش نوێژی عەسر لە بۆ مەغریبەیە ئەوجا عەسەب کاتی پاش نوێژ مەغریب ئەوە چەند سەعاتە 2 ساعاتە 3 هەتا مەلای مەغریب باشە لێرە خۆلێک حادز نابن لە کات ینی داوی وەنیا بەڵام ینی زۆر خۆشەگار هەتا جارێ دێ سەلام دەکەن ئاگان لێ نییە زۆکم لە زۆق ئەو ڕۆژی خەسوود نەخۆش بیگەمەی نابێەوە تو خەسوود نما لە خۆی بەزیار نما نمایە ئەدیلۆ پێدرە خەسووی نەخۆش دیارە هیچ کەت بەت زینایتەوە تا دەرێ لەخۆ دەرێتە ئەمە هۆردوکمان هێتیمی نەخەسوومەمایە خەزوورمەمایە هۆردوکمان هێتیمی بەدەوە شەڕی پێدەفرۆشم ئارێ وڵ مەقسەدمان ئەوەیە کاکە گەنجەکان قسە بکەن گەنجەکە سەریان مەخورێنن کاکە عیب نەبی وەرنە بەر دامەی لێرە کەشێکی خۆش و تایبەت بەڕێ دەکەن بەوەی ئەوەی ئەوان لە کاتی تەواوبوونی کاردا دێن یاریدامە ئەنجام دەدەن بۆی کەمێک دڵ و دەرونیان ئارام بێتەوە